وقتتان وخير، مانگ رمضانتان مبارك. لسر السفره که باید شیرینی بو، امرو چیزکیک اراتان آماده کردیم نه بچی من وردیک بینی من چی درستو. لێرە خۆی یەنەوەی لە حەڵوا دروستکەیمن. لە چە دروستو؟ ئاب گەرم، کەرەی 100 گرام، بسکویت سبوسدار یه بسته، دارچین 1 قاشق، بازم خامەی 1 پاکەت. لێرە نشستە 2 قاشق و پەنیرە لبنەی 300 گرام، و تخم مرغ 30 دانە. لێرە شەکەر، بازم گردو شیرین که خۆی دانەگرتە 5 کیلو و پودر گردو 4 پەیمانە. زعفران که کمی و دلخوا درست بیا، و بازم پودر ژلاتین 1 قاشق.